دیارە 46 ساڵم هەبەر لە ڕۆژی خۆ ئەمڕۆدا دوو ڕۆژ دوایی بۆمبارانی قەڵاتزێک کە لە 24 1970 شاری هەڵەبجە جارێکیکە بە فڕۆکەکانی لەلایەن فڕۆکەکانی ڕژیمی بەعسەوە بۆمباران ئەکرێ بە چەکی ناپاڵم. ئەم ساڵ بە بۆنەی پابەندبوون بە ڕێنمایە تەندروستیەکانی هەم وەزارەتی تەندروستی هەم وەزارەتی ناوخۆ بڕیاردرا هیچ مەراسیمێک ساز نەکرێ. دیارە پێش و تریش بۆ یادی 16 سێ بۆ یادی ئەمفال بە هەمان شێواز هیچ جۆرە مەراسیمێک ساز نەکرا. هیوادارین لە ساڵانی ئایندا بتوانین مەراسیمی شایستە بەو یادا بەڕێوەبەرین. دیارە لە ئەنجامی ئەو بردومانە زیاد لە 50 هاوڵاتی شەهید دەبێت لە شاری هەڵەبجە و لە گوندی سەرا و ڕۆژی دواتر کە 25 چوارەکە 8 هاوڵاتی شەهید دەبن و زیاد لە 100 هاوڵاتیش بریندارە بێ. بۆ خۆی ئەمە پێشووتر کە لە 63 زعیم سەدیق و دواتر 87 و دوات جار کە هەڵەبجە 88 بەدوایەت. هەڵەبجە هەمیشە ئەو شوێنە بووە کە ڕژێمە یەک لە دوایەکەکانی عێراق تەقبولیان نەکرد و هەزمی ئەو جوڵە و ئەو هێزانەی کە لە هەڵەبجە بوون بۆ دوجار هەڵەبجە ڕۆژ لە دوای ڕۆژ لە سەردەستی ڕژێمی بەعسە بە تایبەتی هەمیشە شەهید دەکرێت. یەکێک لەو ڕۆژانش 26/4/74 لێرۆ جاری کە سەری ڕۆژم نەوازش بۆ شەهیدانی بردومانی ساڵی 74 ئانەوێنین و سەرجەم شەهیدانی کورد و کوردستان. هیواخوازیم بتوانین لە ساڵی ئایندا بە تێبەڕبوونی ئەم قەیرانەیەک لە دوایەکانە بتوانین ئینشەڵڵا بەراسیمی شایستە بۆ یادانە بەڕێوەبەرین.